هەموو گۆڕانکارێک لە جەستەی مرۆڤ بەتایبەت لە ڕووی زیادکردن و کەمکردنی کێشەوە پێویستی بە ڕێنمایی ورد و هەروەها وەرزشکردن و سیستەمی خۆراکی باشەیە. ئەگەر کەسانێک هەبن وەک لە سەرەتای بەرنامەکەش ئاماژەمان پێکرد کێشیان زۆر کەم بێ لە ئاست ئەو ستانداردەی بۆ قەد و باڵا و تەمەنیان هەیە چۆن بتوانن لە ڕێگەی سیستەمێکی خۆراکی تەندروست و وەرزشکردنەوە کێشیان زیاد بکەن. چونکە زیادکردنی کێش لەگەڵ قەڵەوبوون دوو بابەتی جیاوازە هەوڵەدەین لە لێژەی بەرنامەکە لەگەڵ میوانەکەمان زیاتر ڕوونکردنەوە بێەوەی عزیز بدەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ڕێبەند کامەران مامۆستای زانکۆ و هاوکاتیش ڕاهێنەری وەرزشی لە جوانی ماوەستا زۆر بەخێر بێن. زۆر سپاس بانی باش چۆن یان با بڵێن بەچی بتوانین ئەگەر کەسێک کێشی زۆر کەم بێ یان بە کامەیە کێشی زۆر کەم کەسانە کەیسانە مرۆڤانە پێویستیان بەوە هەیە لە ڕێی سیستەمی خۆراکیەوە یاخود لە ڕێی وەرزشکردنەوە کێشیان زیاد بکرێت. تەمان پێشەکی سپاسانەکەم بۆ میوانداریتان بەیانی باش لە سەرجەم بینەران و بیسەرامانەکەین. هەڵبەتە زیادکردنی کێش بۆ ئەو کەسانە بێت کە مەبدەئیان لە سەرەتا ئێمە یەکسەر بڵێن کەسانێک کە بینین زەعیفن لە هەردوو ڕەگەز ئەبینین جەستەیان لاوازە. ئەم کێشەکەمە یاخود ئەم لاوازیە لە چیەوە دەرەکەوێت لە بینینی خۆمانەوە و یاخود ئەو کاتی کە چێتە سەر تەرازوی قیاسی وەزنەکەی خۆیەکات. بۆ ئەمە بەستەر زۆرجار ڕێنمایی یەکرێت ئایا خۆراک بخوا، ئایا وەرزش بکات، ئایا ستایلی ژیانی بگۆڕێت و بە هەر یەکێک لە بابەتەکان کە پێویست پێ بووی. واتە زۆرجار خەڵکێکە بینین کێشی بە چاوی من کە سەریەکەم زەعیفە بەڵام ڕەنگە ماسوولکەیەکی پتەوی هەبێ یان کێشەی نەبێت جسمی پتەوە بێ کێشی ڕەنگە لەسەر پێوانەیەک دابنی کێشەی نەبێ. پێناسەی کەسی زەعیف چییە؟ واتە ڕەنگە کەسێک گوێ لە بەڕێزت بێت بۆی بزانێت ئەویش لەنا ئەو پێناسەیە ئەویش بەڕاستی پێویستی بۆ یە کێشی زیاد بکە یاخود نا لە پێوایە شتێکی یاسایە چکۆ بەتایبەت ئێستا کێشی کەم یاخود زەعیفی جۆرێک لە مۆدێل و لە خواستی لەسەرە بەڵام ئاکێت تەندروستە ئەمە؟ مەسەلەیەوەی کە ئێمە بڵین پێناسەیە بکەین بۆوانی کە کێشیان کەمە یاخود لاوازن یان زەعیفن ئەوانەی کە ئەبینێت لە چاو هاوشانەکانی خۆیە جەستەی باریکترێکە. بۆ نمونە کەسێکە تەمەنی 16 ساڵە 18 ساڵە 20 ساڵە سێرەکە کە مقارنەی خۆیەکات بە کەسانی تر لە هەمان تەمەنە ئەبینی ئەم لەمان باریکترێکە. ئەمە حاڵەتێکە کە تۆ بە ئامسیریکی بەڵام کەسەکە کە وەرزشەوان بێت بە پێی جۆری وەرزشەکەی مەسەڵەن کەسانێک هەیە وەرزشی ڕاکردنە بەردەوامەکانەکە ماراسۆنەکەن ئەمە تەبیعەتی یارێکی خۆی وای لێ ئەکات کە ئەبێت جەستەیەکی باریک و ماسوولکەی و خالی لە چەوری هەبێت. بەڵام بۆ جۆرە وەرزشێکی تر مەسەڵەن کەسەکە یاریزانی زۆرانبازی بێت یاخود یاریزانی بەرزکردنەوەی قورسایی بێت ئەمانە کێشی زۆر کەمیان نییە بە ئام جەستەیان پڕە ەوە ئیتر لە ڕێی ماسوولکەوە بێت لە ڕێی چۆریەوە بێ حەسەب جۆری یارێکە. بەڵام بۆ کەسانی ئاسایی گرنگترین خاڵ ئەوەیە کە سێری هاوشانەکانی خۆی کە عامەتەن خەڵکەکە چۆنە چونکە لە کاتی خۆیان شتێک هەبوو کە ئەیانوت باڵا و چەنە سەی لێ دەرکە ئەبێ ئەوە نەکیلۆ بیت بەڵام ئەمە هەموو کاتێک ناتوانین بڵێن ڕاستە بۆ چکە جەستە هەیە ڕێژەی ماسوولکەی زیاترێکە جەستە هەیە نەخێ ڕێژەی چۆرەکەی زیاترێکە. ئێمە ناتوانین دوو کەس 50 کیلۆ بن دوو کەس 70 کیلۆ بن بە هەردووکیان بڵین جەستەیەکی ڕێک یاخود تەندروستی هەیە. ئەگەری هەیە 70 کیلۆ بێ بەڵام ڕێژەی چوری لە لەشیا زۆر بێت یاخود 70 کیلۆ بێت ڕێژەی ماسوولکەکان لە لەشیا زۆر بێت و شێپێکی ڕێکی باتە. زۆر باشە ئەوەی ئێمە بیستومانە کاتێک کەسێک لە ڕووی تەندروستیەوە گرفتی هەیە یان ئەوەی پێوترێ قەڵەوە پێڵن بڕۆ وەرزش بکە چ لە هۆڵێک چ خۆت وەرزش بکە. بەڵام تەورەکەی ئێمە ئەمڕۆیاڵین چۆن لە ڕێگەی وەرزش و خواردنەوە سیستەمی خۆراکیەوە ئەو کەسانی کە لاوازن زەعیفن کێشیان زیاد بکرێ. هەر بەڕاست لە لای بیسەر و بینەر لای خەڵک بە وەرزش ئینسان دەتوانێت لەشی خۆی با بڵێن قەڵەو بکات و ئایا قەڵەویەکە چۆناهیە؟ تەواو پرسیارێکی زۆر جوانە ئەمە پێویستی بە ڕوونکردنەوەی بۆ بینەران. طبعاً هەموو جارێک هەموو کەسێک کە ئێمە زۆربەی کاتەوەمان بیستووە ئەڵێ وەرزشکە خۆ زەعیفکەوەی کە جەنابە ئاماژە پێەیە بەڵام هەر لە ڕێی وەرزشەوە تۆ توانیت کێشە زیاد بکەیت. ئەم زیادبوونی کێشە بە زۆری خۆی لە ماسوولکەیە بینێتەوە چکە ئێمە هیچ کاتێک کە وەرزش بکەین بە ماسوولکەکانی جەستەمانیکەین. حاڵەتی یەکەم بزانین لایفستایلی ئەم کەسە چۆنە. ئایا هۆکاری ئەمەی کە ئەم کەسە کێشی زیان ناکات چییە؟ ئایا کەسێکە دەرونیەن هیلاکە یاخود جەسەدیەن
ئیش و کارەکەی وای لێ کردووە هیلاک بێت ئەمەم دوو حاڵەتە تۆ ئەبێت سەرەتا حاڵەتەکە بدۆزیتەوە دواتر چارەسەرێکی مەسەڵەن کەسێکە هەیە زۆر هیلاکە بەهۆی ئیش و کارەوە ئەم کەسە تەنها ئیسراحەت بکات ئەگەری هەیە کێشی زیاد بکات حاڵەتێکی تر ئەگەر لە ڕووی دەرونیەوە بۆیش بۆ پزیشکە پسپۆڕەکانی بەجێ هێڵین ئەوان قسەی لەسەرکەن زیاتر حاڵەتێکی تر مەسەڵەن ئەم کەسە خۆی شەهیەتی نییە خواردن ناخوات ئەڵێ من ناتوانم نان بخۆم ئەمانە هۆکارن تۆ چارەسەرەکەی بۆ دۆزیتەوە ئەگەر هاتوو ئەم چارەسەرانە نەبوو بەناباتە بەرەوەی کە وەرزش بکات بۆ ئەو مەبەستە باشترین وەرزش چییە بۆ مەبەستی کە تۆ کێشتی پێزیاکەی حتمما هۆڵە وەرزشیەکانە چونکە ئەم کەسە خۆی کە کێشی کەمە ناکرێ من ڕێنمایی ئەوەی بکەم بڵێم بڕۆ ڕاکردن بکە با کێشە زیاکات نابعکسەوە گەری هەیە زیاتر دایبەزێنێت بەڵام کاتێک کە ڕوو ئەکاتە هۆڵە وەرزشیەکان پرۆگرام و پلانی تایبەت بەخۆی بۆ دائەنرێ لە ڕووی خۆراکی و لە ڕووی ڕاهێنانەوە کە ئەم دوانی بۆ دانرا جواب پێم خۆشە گەر پرسیارەکان زیاتر قاڵبێتەوە لەوەیە بە تەفسیل بە تەفاسیلێکی زیاتر باسی پرۆگرامی خۆراکیەکە بۆیە لە ئێستا ئەوەست زۆر باش دەکەواتە ینی مامۆستا هەر چۆن من بتوانم لە ڕێگەی سیستەمێکی خۆراکی تەندروستەوە کێشم زیاد بکەم نەک هەر چەوری و قەڵۆم و لەو لاشۆ زیان بە خۆم گەێناتە بە شێوازێکی تەندروستی لە ڕێگەی سیستەمێکی خۆراکیەوە کێشم بگەێنمە ئەو ستانداردەی پێویستمە سەرەتا با بزانین ئەم کەسە هیچ نەخۆشیەکی نییە ئەمە خینێک حاڵەتی دووەم ستایلی ژیانی ئەم کەسە چۆنە ساعات چۆنە خێو ساعات چەند لە خەوەڵەسێ بۆ ئەوەی کە ژەمە خۆراکیەکانی بۆ تەنزیم بکەین کەسانێکە هەیە حوتی بەیانی لە خەو هەڵەسێ بە حکمی ئیش و دەوامەکەیەوە ئۆکەی لە حوت و چارەکە لە حوت و نیوە پێویستە کات ژەمێک خۆراک بخۆ لە دواترە بە حەسەب کێش و تەمەنی ئەو کەسە ژمارەی وەجبەکان دیاری ئەکەین کە بەڵێ بۆ ڕەگەزەکە فەرقەکات بۆ چونکە تۆ ئێستینە سەرەوەی کە باسی پێکهاتە خۆراکیەکان بکەین پێویستەکە ئەگەر کێشی ئەم کەسەمان زانی با بڵێن 6 کیلۆغرامە 7 کیلۆغرامە یاخوتیمە باسی کێشی کەمەکەین 50 یین بۆ پێکاتە خۆراکیەکانی کە زۆر خۆی 6 پێکاتی خۆراکیمان هەیە کە پرۆتین و کاربۆهیدرات و چەوری و ڤیتامینەکان و کانزاکان و ئاوەگرێتەوە سێ پێکاتیان زۆر تەسیرەکات لەسەر کێش لایەنی کێش ئەوش چییە پرۆتین و کاربۆهیدرات و چەوری ئێمە یین ئەگەر بمانەوێت ئەم کەسە وەرزش بکات و کێشی زیاد کە ئەبێ ڕێژەی پرۆتین لە خۆراکەکەیان زیاد بکەین کاڵێن ڕێژەی پرۆتین بۆ مەبەستە ناکە تەواوکارە خۆراکیە پرۆتینەکان جارێ باسی خۆراکەکەین باسی ناخواردنەکەین ئەو پرۆتینی لە خواردنی سروشتی ڕۆژانەمانەوە دەستمانەکەوێت وەکوشی وەکو گۆشت وەکو مریشک ماسی بابەتی گۆشتەمەنیەکان هەمووی بابەتی پاقلەمەنیەکان هەر هەمووی ئەمانە ڕێژەیەکی باش لە پرۆتینیانتیایە کە توانین سوودی لێ ببینین و شتەکە ڕاستی شەیان ئەمە توێژینەوەی زانستی لەسەر کراوە کە فعلەن وایە بابەتی شیرەمەنیەکانی وەکو شیر و پەنیر و ماست و ئەمانە هەمووی ڕێژەیەک لە پرۆتینیانتیایە هێلکەتیایەتی بەرەو بوومە ئاژەڵەکان بە عامتیایەتی خۆی دوو جۆر پرۆتینمان هەیە پرۆتینی ئاژەڵیمان هەیە پرۆتینی ڕۆکیمان هەیە پرۆتینی ئاژەڵی زۆر زیاتر دەتوانی سوودی لێ ببینی هێزێکی زیاتر و توانایەکی زیاتر ئەیاتێ لە بابەتەکە دوور نەکەمەوە بمەوە سەر مەسەلەی کاربۆهیدرات کە ئەمیش پێکاتەیەکی زۆر گرنگە بۆ مەبەستی زیادکردنی کێش چونکە مەسئولە لە دەردانی وزە کە کاربۆهیدرات لە جەستە تا زیاد بوو گلایکۆژینی ناو ماسوولکەکان و ناو جەستە و زیاد ئەبێت کەواتە تۆ ئەو خۆراکی کە وەری ئەگری ئەتوانی سوودی لێ بینی بۆ وزە ناهێڵێت پێکاتەکانی ترە وەکو وزە بسووتێ مەسەلەن ناهێڵێت پرۆتین بسووتێنی وەکو وزە کەواتە لەم حاڵەتەیە تۆ لە 100 سوود لە پرۆتینەکە ئەبینیت ئەو پرۆتینی کە وەرەگرتووە بە پێی ڕێژەکە تەواو ئەمەش چۆن حساب بکرێت ئەڵێ بۆ هەر کیلۆغرامێک بۆ نمونە 1.5 غرام پرۆتین لە مدەی 24 سەعاتە دا بەشێکی بەسەر چەند ژەمێکە مەسەلەن ژەمی 10 غرام 15 غرام 20 غرام پرۆتینی بەرەکەوێت ینی سەلاوانەیە کەسێک بپرسێ ئەم 1.5 ئەوەنە غرام و ئەنی ئەمە چۆن کەسێک بتوانێت بە عەمەلی لە ماڵی خۆی ئەوەندە غرامە پرۆتین خوا ئەوەندە غرامە چوزانم کاربۆهیدرات خوات چەوری بخوایان ئەمە لە ئەرزی واقعا بۆ کەسێک کە بیەوێت دەست پێ بکات قورس نییە بابەتە زۆریش قورسە زۆر ئاڵۆزە معقەدە بڕۆ بکە ینی کە تۆ بتەوێت تێکەڵاوی ناو پرۆگرامی خۆراکی بێ باڵانسێکی بچکۆلە و کڕی بێ هەموو خۆراکەکان قیاسکی ئەمەش بەڕاستی پێ وڵم بۆ ژیانی ڕۆژانەمان نابێت ڕۆژێ داوەتی ڕۆژێت چێشتەکە بۆ نۆعالێنراوە ئەمە تۆزێ قورسە زیاتر چێ پێڕێی ئەو پرۆگراماکە ئەوانەی کە خۆیان بە تەواوەتی تەرخان کردووە بۆ ئەو بوارە
با بڵێن پاڵەوانێتی ئەکەن وەرزشکارن لەسەر مستەوایەکی بەرز پاڵەوانێتیەکەن فعلەن ئەمانەوە بە غرام نان بخۆن هەموو خۆراکەکەیان حساب ئەکرێت بە غرام با بڵێن ئەڵێ لە 100 غرام سنگی مریشکا با بڵێن 23 غرام پرۆتینم هەیە ئەم 23 بۆ حساب بکات ئەڵێ نیۆڕۆ 200 غرام خۆ دەکاتە 46م دەستکەوتووە ئێوارە بێ 150 بخۆم ئەوەنم دەستەکەوێت ئەمە تۆزێ معقەدە کەسانی ئاسایی پێویست ناکە خۆی بخاتە ناو ئەو جێژاوە بە سەراحەت بەڵام ئەتوانن کەسانی ئاسایی ینی من حەزەکەم ئێستامە بۆ هەموو خەڵکی ڕوونکەمەوە سوود لە پێکهاتی خۆراکێکە وەربگرێت کوالیتی خۆراکەکە وەربگری ینی کە ئەوەنە بزانێت ئەمە پرۆتینە پێویستی پێێتی بۆ بنیادنانی ڕێشاڵی ماسوولکێ پێویستی پێێتی بۆ باشترکردنی کاری ئەنزایمەکان و جەستەی خۆی و سرجەم پێکاتەکانی وەکو قژ و نینۆک و پێست وە ئیلە ئاخری کە هەمووی سوودی هەیە کار بۆ هێدرات ئەوە بزانێت کە مەسوولە لە پێدانی وزە ئەگەر بێت و تۆ ڕۆژێک ئەنی خەڵکی ئەمەیسە تووشی چی بووە کێتە سەرەوەی کە چێش دابڵزێنێ مەسەرن یەکسەر لێ ئەوە من برنجم تەرە کردووە ینی زۆربەی کات هەمویان فێری ئەوە بن کە کار بۆ هێدرات تەرکەکەن ئەبینێ دوای 2 ڕۆژ 3 ڕۆژ ئەم جەستەیە بێهێزە بێت هیچ وزەیەکی پێ نامێنێ ئەنجاڵە ڕێژیمەکەم سەقەت بوو نەمتوانید دوای فترەیەک سێرەکە قژی ئەڕوتێتەوە بێهێزە بێت دوای مدەیەکی زۆر سەرەکات چاوی زەعیفەوێ بۆ لەبەرەوەی کە ئەم پێکهاتانیان وەکو خۆی پەیڕەو نەکردووە یاخود عشوایی لە خۆی ڕۆشتووە پرۆگرامێکی بۆ خۆی داناوە ئەڵە فلانشت و فلانشت ناخۆم چکەمە لەگەڵ قەتاکردنانی بە سەراحەت بۆ زیادکردنەکەش بە هەمان شێوەیە ئەبێ سەرجەم پێکاتەکانە هەبێت بەڵام باشتر وایە احتیمامێکی زیاتر بە ناحیەی پرۆتین و کاربۆهیدرات و چەوریە سوود بەخشەکان بێت چکە چەوریش دوو جۆری هەیە جۆرێکیان زیان بەخشە جۆرێکیان سوود بەخشە ئەگەر بکرێت چەوریە سوود بەخشەکان زیاکەی لە پرۆگرامە خۆراکێکەکە سوودێکی باشیە بێ بۆ جمگەکان و بۆ زیادکردنی کێش سەڕێبەن ئەگەر بینە سەر وەرزشەکە لە وەرزشەکە کاتێک کەسێکی زەعیف لە ڕووی کێشەوە کەم کێش بێ کێشی خۆی زیاد بکات چاوەڕێ ئەو بێ ئەم کێش زیادکردنە چەوریە لە ئەو شوێنانی کە چەوری کۆی بێت و لە لاشایان نەخێر ئەم لە ڕێی وەرزشەوە تەنها ماسوولکە بەهێزە بێ کە ماسوولکەش بەهێز بوو باڵین وەزنەکەی زیادەکە کامیانە ئەگەر هات وەرزشی کرد ئەتوانێت ماسوولکەکانی بەهێز بکە ماسوولکەی بەهێز واتە گەورەکردنی ماسوولکە ڕێژەی ماسوولکە خۆی ڕێژەی لە 100 ئاوە کاتە تۆ کە کێشی ئاویش قورسانی هەمومان نەزانین کە ڕێژەی ماسوولکە لە جەستە تا زیا بوو کێشە زیاد بێت ئەمە جگە لەوەی کە شەیپێکی جوانتر ئەیە بە جەستە ڕێکترە ئەکاتەوە لەسەر پرسیارەکەی جەنابێت کە چۆن ئەم وەرزشە بکات ئێمە شتێکە لە ناو هۆڵەکانی وەرزشە هۆڵەکانی لەژ جوانیە لە جیمەکانە کە بەکارێت ئەویش ئامێرەکان و کێشی سەربەز یاخود کێشی ئازادە لە ڕێگەی چیەوە ئەمانە جوڵە پێکری لە ڕێگەی دوو دەستەواژەوە کە یەکێکیان سێتی پێڵێنی چەند دووبارەبوونەوە یاخود تیکرارەکان حتمما ئەوانەی کە ئەیانەوێت کێش زیاد بکەن پێویستەکە ڕەچاوی ئەوە بکەن کە ژمارەی تیکرارەکانیان نابێت زۆر بێت و هەروەها کێشێکیش بەکاربێنێ کە بە نسبەت جەستەی خۆیەوە قورس بێ تاانکەڵین کێشی قورس یەکسەر ناڵین 200 کیلو 300 کیلۆمە بۆ هەمومان قورسە بەڵام جەستەی کەسێک مەسەلەن بە 5 کیلۆ هەستەکە قورسایی خستۆتە سەر ماسوولکەکە با بۆ 5 کیلۆیە تەمرینکان نەچێت بڵێم بە 1 کیلۆ تەمرینەکەم بە عەزێتی خۆم نێم ئەمە وا ئەکات ئەم ماسوولکەی تووشی حاڵەتێک کە پێوترێ تێکشکانی ڕێشاڵی ماسوولکە ئەم تێکشکانە چ کاتێ چارەسەرە بێتەوە لە دوای تەمرینەکەوە لە کاتی ئیسراحەتە لە ڕێگەی پشووەرگرتن و خواردنی پرۆتین ئەم ڕێشاڵە ماسوولکەیە ساڕێژە بێتەوە گەشە ئەکات ئەمەوە ئەکا کە کێشی زیابێت و حەزمی لەشی گەورەتر دەکرێت ماوەستا ڕەنگە لە هۆڵەکانی وەرزشی و ماوەستا بەڕێزانێ و ڕاهێنەرانەی لەوێن بتوان ڕێنمایەکی باشی و کەسانە بکەن کە یانەوەی کێشیان زیاد بکەن بەڵام با بڵێن بەشێکی زۆر بە تایبەت خانمان ڕەنگە لە قەزا و ناحیەکان هەر هۆڵی لێ نەبێت کاتیان نەبێت دەرفەتیان نەبێ ناڵین 100% و لە ماوەیەکی کەم یەکسەر کێشیان زیاد بکە بەڵام باشترین جۆری وەرزش باشترین جۆری ڕێنمای ئەوان بتوان لە ماڵەوە یاخود بە کۆمەڵی کەرەسەی سادەگەر هەیان بێ چی بکەن چۆن بکەن کەمێک کێشیان سەرکەوێ یاخود بکەونە سەر سکەکە بەرەبەرە لە داهاتوە بتوان کێشیان زیاد بکە ئەوانیش ئەتوانەوە خانم و بەڕێزانە ژەتوانن یاخود هەر کەسانێک هەیە کە لە ناو شاریشە ئەژی لەواتێ بواری ئەوەی نەبێ بچێتە هۆڵێکی وەرزشیەوە کۆمەڵێک ڕاهێنان هەیە ئەو ڕاهێنانی کە لە ماڵەوە ئەکرێت بەچی تۆتوانی بکی بە کێشی جەستەی خۆت ئەیکەیت بۆ نمونە کەسێک بە پیەوە وەستاوە دەسەخاتە سەرشانی دا ئەبەزێت و بەرزەبێتەوە ئەمە ماسوولکەی ڕانی بۆ بەقوەتەکە خۆ تۆ ئەگەر بچیتە جیمێکیشەوە هاوشێوەی ئەم جوڵانە ئەەکەی بەڵام بەچی
بە وەزنێک بە ئامێرێک بە کێشێکی سربەست ئەم جوڵانە ئەنجامەی تۆ کە ئەم شتانت نەبوو ئەتوانی بە کێشی جەستەی خۆ مەسەلاً شتێک بۆەوەی کە زۆر شایع ئەو ناوی هەیە ینی سەخەڵیش لێمان تێبگا مەسەلاً تەمرینی شناوکردن کە ئەکرێت ئەمە کێشی جەستەی خۆتە یەکێکە لە تەمرینە قورسەکان ئەم تەمرینە تۆ توانی بیکەی سوودیشی لێ ببینی هەم ماسوولەکانیشە بۆ بەقوتکە هەم وردە کار لەسەر ئەوەش بکە کە کێشە زیاد بکە بەڵام ئەم حاڵەتانە بڕوا بکە لە ڕۆژێک و شەوێکە ڕوونایە پێویستی بە بەردەوامی هەیە پێویستی بە کاتێکی زیاتر هەیە پێویستی بەوە هەیە کە تۆ کە دەستت کرد بەوەی کە تەمرین بکەی ڕاهێنانەکان وەربگری ئەبێ خۆراکەکە و جیاواز بێ لە ئەندامانی خێزانەکە و هیچ نەبێ ڕێژەیەکی زیاتر لە پێکهاتە یاخود بابەتە بە سوودەکانی تیابێت بەڵام مەسەڕێبان ئەگەر ڕەنجێک وەرگین لە تەمەنە ینی لە چ تەمەنێکەوە کەسێک با بڵین بڕیارە درێ لەوەی کە تۆ کێشت کەمە پێویست بە وەرزشە ئەگەر لە ینی سەرەتای تەمەنەوە دەست پێ بکەین لەو سەریشەوە بوونە تا تەمەنی چەند ساڵی بۆ هەردوو ڕەگەزەکە باسەکەم تا تەمەنی چەند ساڵی بڕیارە درێ ئەم کەسە کێشی کەمە پێویستی بە سیستمێکی خۆراکی وەزایدەن وەرزشێ بووی کێشی زیاد بکە باشترین تەمەن کە تۆ حکمی لەسەر بی لە دوای تەمەنی 16 بۆ 18 ساڵی بەرەو سەرەوەیە بۆ چونکە لە پێش ئەو تەمەنەیە لە فترەیەکی نمووە فتری کە زۆرجە مراهقی پێڵین تەقلباتی هۆرمۆنی هەیە ینی ئەم هۆرمۆناتی جەستە ناجێگیرە بۆیە دەرناکەوێت لەو کاتەیە ئەبینین زۆربەی خەڵک لەو کاتەیە مەسەلەن زەعیفن کە دوایی تۆ زیێچێتە تەمەنەوە چێتە سەر و 30 ساڵەوە با بڵێن سەرەکات کێشی لەشی زیا ئەکات ئەڵێ من بە مناڵی یاخود لە گەنجیا زۆر زەیبووم فعلەن ڕاستەکە ئەمە گۆڕانکاری هۆرمۆنیە کە لەو تەمەنەیە زۆرە ینی حرەکاتەکان زۆر بە سەریعی ئەکرێت جێگیر نەبووە سابت نییە ئەمە حاڵەتێک تۆ لە دوای 16 بۆ 18 ساڵیەوە بۆ هەردوو ڕەگەز ئەتوانی بڕیاری ئەوە بێ ئەم کەسە زەعیفە بێت یاخود قەڵەو ئەبێت ئەمە وەکو حاڵەتێک حاڵەتی دووەمیان لە سەر و تەمەنی 30 ساڵیەوە گۆڕانکاریەک لە جەستەیە ڕوئەیە کە ئەویش چییە خانە پێگەێنەرەکان کەمتر ئەبێتەوە خانە ڕوخێنەرەکان زیاد ئەکات بۆیە سەرەکی ئەگەر کەسانێک هیچ شتێک نەکات تەنها ژیانی ئاسایی خۆی بژی ئەبینێت هێزی کەم بۆتەوە ینی حتا زۆربەی کات یاریزانە عالەمەکان سەرەکی لە دوای 30 ساڵەوە ئاستیدا بڵزەوە کارەکە چی ئەم خانانەیە خانی پێگەنەری کەم ئەبێتەوە ئەم خانە بنیادنەرانە یاخود پێگەنەرانە لە تەمەنی خوار 30 ساڵیەوە لە تۆپای لە قیمەیە لە بەرزیەکترین ئاستیا ئیش ئەکات ئەبینی ماسوولکانی بەهێزە ئەبینیت جەستەی میتاپۆلیزمی خێراترێکە لە دوای ئەوە لە دوای 30 ساڵیەوە وردەوردەم خانانە کەم ئەبێتەوە وەگەر دیقەت بێ لە دوای ئەو تەمەنەوە ئەگەر بڕێ بۆ تەمەنە زۆرەکانی تر مەسەن لە 50 ساڵی ئەمانە وردەوردە چرجبوونی پێست و پوکانەوەی ماسوولکە ئەم کۆمەڵە حاڵەتە دروست ئەبێ بەڵام تۆ کەسێکە هەبێ مەسەلەن تا 55 تا 6 ساڵی بە شێوازێکی جەستە هاتبێ با بڵین جەستەیەکی ڕێک یاخود جەستەیەکی زەعیفی هەیە نەسیحەتی ئەوەی ناکەین لە تەمەنی 6 ساڵی بڕوا کێش زیاکات چونکە ئەگەری هەیە ئەمە ئەگەر بێت و لە ڕێی خۆراکەکانەوەری ڕێژەی چوری ناو جەستەی ئەوانی کە لە ناون مەسەلەن چوری خوێن چوری سەرجگەری ئەمانە زیاد بکە کە ئەمەش حاڵەتێکی بەڕاستی تەندروست نییە ماوەسا ڕێبەن باشترینە و خۆراکانەی وا بکەن کێشی مرۆڤ زیاد بکە بەتایبەت ینی بۆ ئەوانی کە لاوازن خەڵکی ئاسایی نەچێ پێیان خۆ کام خۆراکانن باون ئەوەی با بڵێن ڕەنگە کەسێک حەز بکا بڵێ منیش بەکاریان بێنم لەو خواردنانی کە ئێستا لە کوردەواری هەنیان لە ناو بازاڕی کوردستانە ئێمە لێرە بە جێکینەوە بەسەر دوو بەشە یەکێکیان زیادکردنێکی کێشی ناتەندروست ئەمەیان زۆر ئاسانە ئەمەیان هەچی خۆراکی خراپ هەیە بیخۆ کێش زیاکات بەڵام بە ناتەندروستی سەرەکەی بە چوری و بۆ زیاد ئەکات لە منتیقە نامەڕغوبەکانی وەکو کەمەر با بڵێن وەکو سنگ ئەمانە زیاد مەسەلەن فاستفودەکانە شیرینیەکانە خواردنەوە گازیەکانە خواردنەوە کحولیەکانە ئەمانە واکەن کێشە زیاد بکە بە شێوازێکی ناتەندروست ئەگەر بێت و بە شێوازێکی تەندروست بتەوێت کێشە زیاد بکەیت وەکو سەرەتا ئاماژەم پێکرد ئەو سێ جۆرە خۆراکەی پرۆتین و چەوری و کاربۆهیدرات ئۆکەی با بۆ بینەرانی ڕوونکەینەوە بزانین چییە پرۆتینمان باس کرد کە لە چیا هەیەوتمان بابەتی گۆشتەمەنیەکان و بەرەبوومی ئاژەڵ و بابەتی ڕۆیچەکانی وەکو پاقلەمەنیەکان کاربۆهیدراتەکان کە زۆر زەڕورە جەختێکینەوە سەری برنج بە ڕێژەی یەکەم پەتاتە نان بڵێ بەرەبوومی دانەوێڵەییەکان بابەتی ماکەرۆنیەکان ئەو زائیدن میوەکانیش بڕێکی باش لە کاربۆهیدراتیان تایە یەتە سەر چەوریە سوودبەخشەکان ئەوانی کە لە ناو چەرەساتا هەن
ئەوانەی لە ناو کۆمەڵێک با بڵێن ڕووەکە هەیە وەکو زەیتون وەکو گوێزی هندی ئەتوانێت سوود لەم چەوریانە وەربگرێت ئەمانە زیاد بکات بۆ خۆراکەکەی خۆی بەڵام ئێمە زۆر جاڵین کەسێک با بچێت کێشی زیاکە ڕاستەوخۆ چیەکە برنج بەنانەوە ئەخوات ئەمە بەڵێ زۆر زوو تێراکە زۆر زوو قەڵەوەکە بەڵام سێرەکەی لە ژەمەکەیە برنجی خواردووە لەگەڵ نانە و شلەیەکی کەمی خواردووە لەگەڵ یا سەرەکەی تەنها کاربۆهیدراتی دەستکەوتووە دوو پێکاتەکەی تری دەست نەکەوتووە بۆیە ئەبینێ سەرەکاڵە یا کێشم زیاناکات یاخود کە زیاکات بە شێوازێکی ناتەندروست یاخود ناڕێک زیاکات ئەمە هۆکارەکەیت یەگە بتێ بە تەندروست زیاکە ئەبێ ئەم سێ پێک هاتەیە بە هاوسەنگی وەرگریت زۆر باشە مامۆستا ڕێوەند زۆر جار برادران کۆبنەوە لە خێزانە کاتێک قسە و بازەکرێ بێگومان کەسێک هەیە لە خێزانەکە یا کەسێک لە ناو برادەرەکانە ئەوانی تر هەموو جۆرێک وەکو بڵێ سەرسامن پێیان بەغیلی پێ بن بە کورتێکی خۆمان ئەوی ژەوێت چەند بخوات لەوانی تۆ باست کرد لە پرۆتین لە چەوریەکان لە کاربۆهیدراتەکان چەند بخوا بە ئارەزوی خۆی دانیشە نانەخوات و قەڵەویش نابێ کورتنی خۆشمان هەیە نان و ئاوەخوا قەڵەوە بێ ئەمە چییە بۆ وایە ئەمە پەیوەندی بە دەستەواژەیەکە هەیە پێوترێ میتاپۆلیزم ئەم میتاپۆلیزمە چییە ئەم کەسە ئەم شتێکە لە ناو جستەیە هەیە ئەم عملیەیە خێرایە کە ئەیخوا ڕاستەوخۆ ئیکاتەوە بەوزە سەرفیەکات خەڵکانێکی تر هەیە ئەم میتاپۆلیزمیان خاوە کە خاو بوو چی لێت جستەی چەوری وەرەگرێ ئێ باشە ئەی چی بکەین دێڵەکەواتە ئەمە نسیبە و شانسات ناوانێن شانس بەڕاستی کە کەسێکی هەرچێکە خواقەڵۆ نابێ ڕێگا هەیە بوو وەسیلە هەیە بۆ ئەوی کە تۆ بتوانانی ئەم میتاپۆلیزمە زیاکی ئەوش چییە ڕاضەکردن میتاپۆلیزمە زیاکات بوونی ڕێژەی ماسوولکە لە جستەیە هەتا ماسوولکە لە جستەیە زیاتر بێت میتاپۆلیزم زیاکە هەر لەبەر ئەمە ئەگەر لە بابەتەکە دوور نەکەومەوە ئەوانەی کە کێشدا بەزێنن زۆر جاری ئەڵێ من بە تەنها ڕاکردن بکەم توخوا با ڕاهێنانی ئاسنەکان نەکەم تااقەتم نییە ئەبێ ئێمە ئەمەیان بۆ ڕوونکەینەوە ڕاهێنەرە بە ڕێزەکان ئەمەیان بۆ ڕوونکەنەوە پێویستەکە بنیادی ماسوولکە بنیت بۆ ئەوەی کە ماسوولکەکە و بەهێز بێ لە پێناو زیادبوونی میتاپۆلیزما بۆ ئەوی ئەو خۆراکێکی خۆی زوو لەشە هەرسی کات و نیکا بەچەوری زۆر باشە ماوەسا ڕێمە لەو کاتەکەمەی ماومانە چ شتێک کە لەم بابەتەیە لە زیادکردنی کێش لە ڕێگەی سیستەمی خۆراکی وەرزشکردنەوە گرینگە گە باسمان نەکردو یاخود بەڕاستی بۆ ئەوانەی چ لە ماڵەوە وەرزشاکەن یاخود دەچنە لای ڕاهێنەرەکان ڕەچاوی بکەن و چەندێکمان پێویستە بەڕاستی ینی خۆ ناکرێت تا هەموو ژیانە من خەریکەوەم کێشم زیاد کەمزان چەندێک ئەگەر بە ئەکادیمیانە یاخود لەژێر چاودێری مامۆسایەکی بەڕێز تۆ بتەوێت کێش زیاد بکەیت لە ساڵێک لە 6 مانگ لە چەند کۆرسێک کارکرێتەوە بێت بەشی یەکەمیان کە ئێمە چی بڵین بۆ مەسەلەی زیادکردنی کێژ یاخود باسمان نەکرد بێت کاتەکانی ناخواردنە زۆر جار لای خەڵکێکەوە دروست بووە کە ئەڵێ من نانەخۆم و یەکسەرە خەوم بەسەریا بە بەشکم وەزنم زیاد بکات ئەمە زیاناکات کە تۆ کە نان بخۆیت و ڕاستەوخۆ بخەوی بەسەریا ئەگەری هەیە کێشەی هەرسە بۆ دروستکە ئەمە معنایەوە نییە کە تۆ کێشە زیاکات احتیمالی هەیە زۆر جار سکێ منتیقانەی کە لە ناو کەمەرە هەیە بۆ ئاوسێت ئەمە هۆکارێک لە هۆکارەکان زۆر جاریترە بینی مەسەڵەن خەڵکانێک هەیە ناهاوسەنگی ئەکات لە خۆراکەکەیە مەسەڵەن بەیانیان سعات 11 لە خەو هەستاوە نان ناخوا سعای یەک نانی بەیانی ئەخوا با بڵێن سعات 12 نانی بەیانی ئەخوا ئەمە ئەم سوودە باشە ناگەێنێ بەجەستە تۆ کە دانراوە ئێمە زۆر جار ئەو خۆراکانی کە دانراوە لە کاتە جیاوازەکانی ڕۆژابی خۆین بەڵێ هەر لە کۆنەوە هاتۆ بەڵام حکمتێکی جوانی تایە ئەبینین مەسەلەن لە نانی بەیانی خەڵکی ئێمە چی ئەخوا مەسەلەن هێلکە ئەخوات نانێکی پێوە ئەخوات یاخود ئەو بابەتانی تر کە لە بەیانیان ئاخری ئەگەر دیقەت بێ خۆراکی بەیانیانمان ئێمە باسی ئەوە ناکەین کە کەسێک پاڵەوانێتی کا بەڕام لە ڕووی تەندروستیەوە بۆ مانەوەی مرۆڤایەتی و ژیانمان تا ڕادەیەک تەندروستن بۆ پرۆتینی تایە کاربۆهیدراتی تایە چەوریشی تایە بەڵێ لەوە چە ڕێژەکەی کەم تا زۆرێکی تیاابێ باشترین شت ئەوەیە ئێمە هاوسەنگی بکەین لە ژەمە خۆراکیەکانمە یعنی ئەو بڕە پرۆتینی کە من پێویستە وەریگرم هەر هەمووی لە ژەمی نیۆڕیا وەرنەگرم و دوو ژەمەکەی تر
ئێمالکەم یاخود هەموو ئەو خۆراکی کە من پێویستەکە بۆ تێربوونی جەستەم وەریگرم هەمووی لە یەک ژەمانە بێ مەسەڵەن خەڵکێکە یاڵێ بەزنانی نیوەڕۆ خۆمەتر تاوە ناخۆمەوە هەتا ڕۆژی دواتر نەخێت تۆ توانێت ئەمە دابشکا بەسەر چەند ژەمێکا چونکە لەشی ئێمە خۆی گەورەوەی دروست کردووە کە لە هەر کاتێکە ڕێژەیەک وەرەگرێت لە پرۆتین ڕێژەیەک لە کاربۆهیدرات ڕێژەیەک تۆ ناکرێت 24 ساعتەکە 23 ساعتی برسیکەی لە پێناوی 1 ساعتە ئەمە ئەو حاڵەتی کە بەشی یەکەمیان و بەشی دووەمیان پرسیارەکەوەی ئایا بۆ چەندێک بەردەوام بین ئێمە خۆ ناکرێت هەموو تەمەنمان خەریکیەوە بین کێر زیاکەین حەسەب هەدەفی ئەو کەسەی کە هەیەی ئەوێت چەندێک زیاد بکات کێشی خەڵکێکە هەیە ئەڵێ من 2 کیلۆ وەزنم زیاد بێت هەستەکەمیتر لە شەم ڕێکە بێتەوە خەڵکێکی ئەڵێ نەخێ حەزەکەم 15 کیلۆ زیاد بێت هەتا ژمارەی کیلۆکان زیاتر بێت چۆری بە یاماسوول کە بێ کاتی زیاتری ئەوێت بەڵام مەبدەئیەن ئەوەی کە هەیە لە دوای 2 هەفتە بۆ 3 هەفتەوە هەست بە گۆڕانکاری ئەەکەی ئەگەر کەمیش بێت بۆ نمونە ئەگەر کەسێک باڵای 180 بێ کیلۆیەک زیاد بکە لەسەر ئەو باڵایە 10 غرام بەرشان و 100 غرام بەرقۆڵ و ئەمە پێوی دیار نابێت پێویستەکە 5 کیلۆ 6 کیلۆ زیاکە اینجا ئەوینێت تۆزێک پڕبەتەوە لە 3 هەفتەوە تۆ ئەم گۆڕانکاریە هەستی پێەکەی هەتاوەکو 6 مانگ مامۆستا پرسیاری کۆتایی ئەگەر بکەین ئەکرێ ئەوەی کە کێشی کەمە بێ بۆ کێش زیادکردن ژەمەکانی خۆراک زیاد بکات لە بەروی بڵێ من لەگەڵ وەرزشکردنە ژەمی خۆراکیش زیاکەم بۆی کە بتوانم کێشەکەم زیادکەم غێری سێ ژەمەکە لە ناوەڕاستەکانی شاشت بخوات بەتاکیت زوو کاتی خۆی خەڵک 2 ژەمنانی خواردووە لە زۆر ڕیوایەتی شاهەیەڵێ 1 ژەمنان خورا بەڵام زۆربەی کاتەڵێن 2 ژەمنان خوراوە لە دوایەوە ئایلەکانی فەڕەنسا ئەمانە کە هاتوون ژەمی تریان ئیزافە کردووە کە ژەمی بەیانیانە کراوە بە 3 ژەم ئەمە وەکو کللتورێکی لێ هاتووە ئێستاش خەڵکێک هەیە بەهۆی مەشغەڵەتەوە فریان ناکەێت تەنها 2 ژەمنان نەخوات کەواتە ئەمە شتێکی ستابت نییە کە ئەبێ هەموو مرۆڤێک 3 ژەمنان بخوا نەخێر وەکو ئاماژەم پێ خەڵکێک هەیە 2 ژەم ئەگەر تۆ هات و پێویستە بە زیادکردن بوو هەتا 7 ژەم بۆت هەیە نان بخۆی بەڵام ئێستا ئەمە نەبێ بە شتێک لای بینەرانێک سەرواوزانێ 7 جار بووی هەیە قۆزی بخوا نابم شێوەیە نییە کە ئەڵێن 7 ژەم ئەمە ماگزیمەم 7 بۆ نمونە تۆ 5 ژەمە خۆی یا 4 ژەمە خۆی یا 6 ژەمە خۆی ژەمێکە هەیە سەرەکیە کە نانی تیاخۆی کە مەسەلەن ئێمە پێڵین نانی بەیانی بۆ نمونە لە دواترا ژەمێکی تر هەیە کە نانی نیۆڕۆی لەو بینایە بۆ هەیە ژەمێکی تر وەربگری ئەم ژەمێکی سووکی پێڵین سناکی پێڵین ئەمە چیە یاخود میوە وەرەگرێت یاخود چەرەسات وەرەگرێت یاخود شتێک وەرئەگرێت کە لە خارجی ئەو نتاقەیە بێت کە ناومان ناوە چێژ لە نان و نانی نیۆڕۆ هەمومان کۆبینەوە لەسەر سفرەیەک لە ماڵەکانە بۆیە ئەتوانێت 6 ژەم وەربگرێت بینی بەیانی و بۆ نیۆڕۆ ژەمێک زیاد بکات بینی نیۆڕۆ بۆ ئێوارە ژەمێک زیاد بکات لە دوای ئێوارەشەوە پێش هەتا کاتی خەوتن ژەمێکی تر زیاد بکات ئەمە شێوازێکی تا ڕادەیەکە توان بڵم تەندروستە و سودیشیە بێت بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ڕێبەند کامران مامۆستای زانکۆ و ڕاهێنەری وەرزشی لە ژوانی لەم تۆرەی لەگەڵ مامی سپاس دەکەین سپاس بۆ زەناوێشتان سپاس بۆ میوانداریتان